لە تەوەری یەکەمی بەڕنامەی بەیانی باش کوردستاندا کامڕۆ ڕۆژی جیهانی ئاو باز لە پاراستنی ئاو دەکەین، باز لە بەهای ئاو دەکەین، چۆنیتی پاراستنی لە ڕێگەی چیەوە بێت لە هەمان کاتدا ئەو کەندا و بیر و ئەم بابەتانە لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی پێدراوە تا چەند کە بوونیان هەیە ڕێگە لەوە دەگرێت کە بە فیڕۆ بچێت یاخود دەپارێزرێت و بتوانرێت لە کاتێکی دیکەیە بەکار بهێنرێتەوە. بێگومان من گفتوگۆی زیاتری ئەم بابەت دەکەم کە ڕەمەزان حەمزە پسپۆڕیواری ئاو جیۆلۆجی بەشێکی ڕاستەخۆ لە دووهۆکەوە لەگەڵمان دەبێت زانیاری سەبارەت بەم بابەتمان بۆ دەگوازێتەوە. سڵاو لێبێت کاک ڕەمەزان بەیانی و باش. ئەمەوێت بزانم کە ئێمە باز لە پاراستنی ئاو دەکەین، ئەو پاراستنە پێویستە چۆن بکرێت بە تایبەت ئێمە ماوەیەکی تر دەچینە وەرزی هاوین، چۆن بتوانرێت پارێزگاری لێ بکرێت تاوەکو کاتێکی دیکە بتوانرێت بەکار بهێنرێتەوە. بەیانی باش و نەورستان پیرۆز بێ، ڕۆژی ئاویش پیرۆز بێ. بەڕاستی ئاو چونکە ئاو ژیانە. ئیتر ئەمڕۆ ڕۆژێکە هەرچەنە یعنی بۆ ئاو ڕۆژێک ینی نابێ دەوێت هەموو ڕۆژەکان ڕۆژی ئاو بێت، چکە ئاو ژیانە. تو هەموو ڕۆژی تەعامل لەگەڵ ئاوەکە نەشتێکە مەسەن کەرەستەیەکە ساڵێ جارێکە بینی و تەعاملی لەگەڵەکەی و پیرۆزباییەکەی ئان ساخەکەی ئەم ڕۆژە. لەبەرەوە خاستە ئێمە لە کوردستان ئەمڕۆ لە بارودۆخێکی زۆر استراتیژینە و ئەو استراتیژیش لەوەیە کە ئەمڕۆ قەیرانی ئاو لە هەموو جیهان ئەو بووە، ینی وەکو بڵێن بەرچاو بووە. ئەمە لە عێراق و کوردستان ئێمە وەرزی دووەمە بەرە هوشکاتیوە چییە تا ئێستا ینی ئێمە وەکو بسپور لەو بوارە سیرێکێن ئەم ساڵەشی تقریبا هەرچ نیمچە وشکاتیە. بۆیە پاراستنی ئاو شتێکی زۆر ینی ئەرگێکی زۆر مهمە لە سەرشانی حکومەت و لە سەرشانی ینی کەسیش. ئاو وەکو هیچ نییە، خاستان ئێمە بەرە وەکو ئیشارەتان پێەیە بەرەو هاوی نەچین. ئێمە مشکلەی ئێمە نە لە هەر کوردستان لە هەموو عێراق لەو زروفەیە ئێمە لە زستانە ئیتی تووشی لافا و ئەو ئاریشە و مشکلەیە بین. ئەگەر ئاو هەبوو ئەگەر نەیبووش تووشی قەیران نەبینی تر ئاو دەست ناکەوێ و دەوێت بیکڕی و ئاو ئیتر جێدەرەکەی پیسە و پاکە. ئیتر لێرە ئێمە دەوێت چی بکەین بەم ڕۆژە؟ ئەم ڕۆژە ینی لۆگۆیەکەی شعارەکەی ئەوەیە کە ئاوی ژێرزەوی ئەوەی کە لە بەرچاو نییە، ڤیزیبل نییە، دەوێت بەرچاو بکرێت. بەرچاوەکە چییە؟ ینی ئەهمیەتی ئاوی ژێرزەوی بۆ خەڵک دیارکە نەبوو ئەوەیە کە بێن بەکار بینم، بەڵکو بۆ ئەوەیە پێ بڵێن ژێدەرێکتان هەیە، ئەم ژێدەرەی خۆتان نییە، ئەم ژێدەرە دەوێت بپارێزن، دەوێت محافەزەی بکرێت. ئەمە یی نەوەکانی ترە، جیلەکانی ترە، خەڵکێکی ترە. بۆیە نابێت تۆ ئەگەر ئاوی سەرعەرز هەبێ بەرەو ئاوی ینی ژێرزەوی بچی و ینی بیر هەڵکەنی و ینی ئەو بکەی. بۆیە لێرە مشکلەی پاراستنی ئاو چەندلایەک بەخۆی گرێ. پاراستن لە ماڵەوە دەست پێەکە و پاراستن دەست پێەکە بۆ کۆمەلگا و پاراستنیش حکومەت چۆن وەکو ستراتیژیەت ینی کەرتی گشتوکاڵ کەرتێکی زۆر مهمە و لە هەموو کەرتەکان زیاتر ئاوە خوات. ینی لە عێراق بەحجارێت تا ینی لە وەکو لە ئەدەبیاتی ئاو تا سەدا هەفتا هەیە لە چەند دەوڵەتێک، بەڵام لە عێراق لە سەدا 95یشە. ئەوەی کە ئەمێنێ بۆ تۆزە پیشەسازیە و ئەویتر بۆ خواردنەوەیە. بۆیە پاراستنی ئاو ئەرگێکی زۆر مهمە. ئێمە ئەو ئاوێکە هەیە ئەوەل جار ئەم ئاوە بپارێزین لە پیسایی. ینی ئێمە جگای داخە کە ئاوەکانی ئەوەی کە مەوجودە، ئەوەی کە هەیە هەرچەندی شەکەمە بەهۆی سیاسەتی وەکو بڵین حکومەتی عێراق، حکومەتی تورکیا، حکومەتی ئێران و دوای ئەوە ئیدارەکەی ینی مسمانجمنت پێڵێن ئیدارێکی زۆر خراپ کە بۆ ئەم ژێدەرەیەکی لەناو عێراقە. سێش ئەوەی کە ینی گۆڕینی سەقا ینی کلایمت چێنجە. ئەم هەموو شتانە کە کۆمەڵە بێ وای لەکە ئاو کەم بێ و ئەوەی کە هەیەش لە عێراق زیاتر پیسە بێت، چی بە ئەوەی گشتوکاڵ و چی بە فرایانی وەکو بڵێن خاشاک و شت بۆ ئاو. ئەمە هەموو وای لەکە ئێمە بەرامبەر مەترسیەکی زۆر گەورە بین. ئەو مەترسیەش ینی پێشچاو بووە پارسامانبینی کە چۆن چەند شار و چەنگەرەک لە عێراق و لە کوردستان بەسرە لە 2010 زۆر حالەتێکی ینی دەگمەن نەبوو. مەترسیەکە تۆ ئاماژەی پێکەی ئەم ساڵیش هەمان مەترسی دووبارە بێتەوە لە کاتێکدا دەکرێت ئەگەر بەراوردێ بکەین یاخود پێشبینیەکان بازەوە دەکەن ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو یاخود ساڵی ڕابردوو باران باشتر باریوە. کەواتە پێویستە چی بکرێت؟ ئەو بارانە بتوانرێت سوودی لێوەربگیرێت، لامان کاتدا
ئەو سەرچاوی ئەوانی کە لە هەرێم بەکاردێنرێ بۆ خواردنەوە بۆ کردی کشت و کاڵ نەگات ئەو حەدەی کە بکەوینە قەیرانی ئاوە. بەڵێ زۆر سپاس بەڕاستی مەوزوعی ئەم ساڵ و پار هونە فەرق نییە. هەرچەنە حکوومەتی هەرێمی کوردستان ینی شتێکی باشم بینی کە ویزارەتی گشتوکاڵ و ژێدەرەکانی ئاو ئیعلانی مزەکەرەی تەفاهمی کرد کە مزەکەرەی تێگەهشتن 4 بەنداوی زۆر گرنگ ئەگەر ئەو بەنداوانەی کە باس لێکرا بەو مواسەفاتانەی کە هەبوون چکە دوو لەو بەنداوەکان من خۆم ئیطلاعم لەسەر دیراستەکان لای منە چکە من زۆر عمری خۆم لە سدود و لە بەنداوم ینی کارم کردووە خاستانە ئەو سەدەی کە لە دهۆکە و ئەوەی لە هەولێر ئەمە هەردوو سەد ینی بڵێن ئەو بەنداوانە ئەگەر بەو مواسەفاتەی زوو کە تەسمیم کرابێ شتێکی زۆر استراتیجیە بێ حکوومەتی هەرێم ینی موقعکی استراتیجی بخۆی بینێت چی بەرامبەر تورکیا چی بەرامبەر ایران چی بەرامبەر عێراق ینی هەرچەندە شتە زۆر باس لە میدیا لەسەر ئەکرێ کە ئەمە ئیتر احتیمالە تاثیر لە عێراق بکرێ من ڕەدیارەکەم ئەڵێ بالعکس ئەمە کورد کە ئەم سەدەنە دروستەکە زیاتر دەیات و گوندەکانی خۆی ینی ژێراوەکەوێ بەڵکو خەزینێکی استراتیجی پێەیە کە بۆ کوردستانیش بۆ عێراقیش ئەو خەتوایە ئەو پێنگاوە بەڕاستی زۆر پیرۆزە و زۆر ینی پێم خۆشە ینی حکومەت بەرەو ئەم لایە بچێ سەدی استراتیجی دروست بکەن ئەمە سەدی استراتیجی کە زوو باسم کردووە زۆر لەسەر نووسیبەکە کوردستان پێویستی بە 4-5 سەدی استراتیجیە بەڵام بە سەدان ئەم بە هەزاران سەدی کچکە ئەوە پێیان درێنی ئاو سدود الحەساد الماء یان وۆتەر هاروستینگ ئەمانە هەر دۆڵێک هەر نهالێک هەر شتێک هەبێت ئەوە قەپاتی بکەی و بە خۆڵ و بەشتی ئەوەی کەرەسی بەردەستە ئەمانە زۆر مهمە ئەمانە بیکەن چکە ئەم بارانە بۆ ینی ئەم سەقایە ئەم بارانە بوونەوە ئەو نەعەسەدانە بەکەڵێکیت ئەم ئەبارانە هەمووی بە فیرۆ چوو ئەوەی کە هات بژە هەرچەندیشکەم بوو هەمووی چوو هیچ استیفادەمان نەبینی ئەو سەدێ گەورانە بەو بارانە ینی ئەو نابێ بەس بەردەوام ینی ساڵانی تریێت بارانێکی باشە بارێ ئینشاءڵڵا ئیتر ئەم سەدانە زۆر ئەبێ مهم ئەبێتە کلیل ئەبێتە میفتاح ئەبێتە ذکی ینی شتێکی زۆر مهم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت زۆر شتی خۆی سیاسی بەو سەدانە دروست بکە ینی موچە و بۆجە مادەی 140 هزارها ئاریشەکە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغا هەیە ئەمە بەڕێگەی ئەم سەدانە بەس ینی شێوەیەکی ڕکوپێک تەشغیل کرێ و ئاو خەزم کرێ و چۆن ئیطلاقیان ئاوا بۆ ژێری عێراق ئەچێ ئەمە شتێکی زۆر مهمە و خەتوەکی زۆر پیرۆزیشە ئەگەر بەو مواسەفاتانە ینی ئەو سەدان کچکە نەبن سەدێکی زۆر گەورە بێ ینی ئاوەکی زۆر ینی بڵین زۆر بێت و سەدەکە مواسەفاتی کەم بێ. بەڵێ ئەو بەنداوانەی کە لارەمی کوردستاندا هەیە بەپێی پێویستە لە هەمان کاتدەگەر بە دیاریکراوی چەند بەداو بوونیان هەیە بە دیاریکراوی ینی هەموو هەرێمی کوردستان نەک پارێزگایەکی دیاریکراوە. بەڵێ ئێمەوە کە لە کوردستان ئەو بەنداوەکان هەم دوکانە و دەربەندیخانە و دهۆکە و حەمری نیشتە حەدێک بڵین هەرچەنە یعنی ئەوە بەس مادەی 140 و سەدی مووسری 140 بەڵام استیفادەمان نەبینیوە ینی سەدی دوکان و دەربەندیخان طبعا ئەگەر بینە ینی من چکە وتم زۆر لە بەنداوەکان ئیشم کردووە لە 1970 تا بڵین ماوەیەکی دیر و درێژ ئەم بەنداوانە عمریان یا پەکیان کەوتووە ینی خاستن دەربەندیخان تووشی بوومەلەرزە بوو و سەدی دوکان ئاوەکەی ینی ئەو دوهەر دەربەندیخان ئێران ئاوی لێک ئەو ینی کەم کراوە ئەم بڕیوە خاستن دەربەندیخان ئاوی سێروان ئەمانە دەوێت بیر لێ بکەوە زۆشمان گوتووە و ئێستاش تاکید دەکەین لەم شاشەیە کە دەوێت بەدیلێک هەبێ بوو دوکان لە تەختاق و بەدیلێک هەبێ لە بلاج و خانەقین لە کەلار بوو سەدی دەربەندیخان ئەم سەدانە ئیتر عمریان وەکو چۆن ئینسان عمری ئەبێتە 6 ساڵ تووشی شەکر و زغت و ئەمانە ئەبێ ئەم سەدانەش تووشی مەشاکلی زۆر جوێ هەندەسی بووینە هەرچەنە ینی احتیمالە ینی ئەو نەبێ دەوێت مجموعی سەدی تر دروستکەی کوردستان چەند سەدیری دروستکەی تو قازانجت هەیە قازانجی اقتصادی ئابووری اقتصادی سیاسی اجتماعی هەموو لایەک تەنمیە ینی هەموو شتێک ئیتر ئەمڕۆ تورکیاوە باشترین ینی شاهدە
کە بەو سەردانە خۆی ینی اقتصادێکی خۆ بەڕێوە بە لەگەڵ عێراق لەگەڵ دەوروبەرە ئیتر چی بە طبعا ئێمە ناچینە عینی سیاسەتی ئێران و تورکیا بین ئاو قەتعکەین و ئاو ببرین لە خەڵکە نا بەس ئەم ئاوە دەوێت قەعان قیمەتی هەیە ئیتر ئەوەکو کەرەستەیەک بکارێت ئەتوانی بیفرۆشی ئەتوانی تەعاملی لەگەڵا بکەی ئەتوانی بباحەسات و ملەفاتی سیاسی بەکاربێنی بەس بە شێوەیەکی حەکیمانە و عەقڵانە ئەو نییە ئەچم ئاوەکە ئەی بڕم و ناتوانانی ئاو ببری تورکیاش ناتوانانی ببرێ بەس حکومەتی عێراق ئەو نەزەعیفە ئەو نەزەعیفە هیچ ئیرادەی سیاسی نییە ئەگەر نە تورکیا نە ئێران ناتوانێت بە عرفە و بە منطقە و بە معاهداتی دەولیە معاهدە ئیطاری ئومە متحدە 1997 هەر مەجال نایەتە ئەو شتانە هەرچەنە ملزەم نییە بۆ تطبیق بەس عرفی قانونی ئەوانە شاکلی ئەیزانن کام شتە نابێ بەس عێراق کە ینی ئیرادەی سیاسی حکومەت زعیفە ئەم ئەکێ بەڵام شتێکی اقتصادیە ئێستا ئەو هەموو میوە و ئەو خۆراکە هەمووی لە تورکیایت لەو ئاوایەتی تر ئەم ئاوەیە ئەبێتە فاسۆلیە و ئەبێتە نیسک و نوک و ئەبێتە هەموو شتێک ئەبێتە گەنم و ئارد و بۆی ئاڵێن ئێستا رووسیا و ئۆکرانیا شەریانە ئیتر ئەمە فرسەتە کوردستان بەدیلی هەبی خۆی بوەستێ لەسەر پێی خۆی ئیتر خۆی احتیمادی ذاتی بکە بێ خۆی بێتە سەبەتەی خۆراک بەرەوەشە کاک ڕەمەزان من بۆیە پرسیارم کرد کە بزانین تا چەند لە ئەجندای حکوومەت کە لە ماوەی 31 ساڵی حکمڕانیدا حکوومەت گرنگی بەم بابەتە داوە پلانی استراتیژی هەبە بۆ دروستنی بەنداوە تا بتوانرێت سوودی لێوەربگیرێت بۆ بابەتەکانی دیکەش. بەڵێ ئیتر ئەوەیە حکوومەت مەفروضە زوو ئەم سەدانە دروست کرابە ینی ئێستا ئەم سەدانە خەزینیان هەبە وەکو تورکیا چۆن ینی دەست بە سەدێکەکە ئیتر واز نایێنێ بەس هەر ئەڵێن ئەوەی کە ئێستاش کرا ئەم 4 سەدانە زۆر پێم خۆش بووە مەجموعی سەدی تریش هەیە تەمان پێش ئێستا وتبوو نۆ بەنداوە ئێستا ئەڵێن 4 ئەم 4 زۆر استراتیژین ینی بەڕاستی ینی ئەگەر ئەمانە بگرێت ئەمە حکومەت هاتووە سەرخەتی ڕاست ینی بڵین شتێکی زۆر زۆر باشە بۆ خەڵکی کوردستان بۆ حکومەتی کوردستان بۆ هەموو شتێک ینی سدود وەکو هیچ نییە ینی وەکو تۆ سەدێک بەنداوەک لە محافەزەیەک لە جێگەک دروستەکەی ئەتوانی خستە لێ دروستەکرێت جامیعە لێ دروستەکرێت جادە لێ دروستەکرێت بەڵام بەندا و دروستکردن زۆر کەمە یعنی دوکان و دەربەندیخان باشترین شاهد ئەوەیە کە منطقەی سلێمانی استیفادەی کارەبا هەم بینیوە ماسی ژینگە ینی بەس ئیدارە زۆر مهمە ینی تۆ ئەم شتان دروستیکەی و ئیدارەیەکی ڕێکوپێکی شەبێ وەکو تورکیا خواوە ینی زۆر دوور ناچینە ئەمریکا و ئەوروپا ئاسین ئەچینەوە تورکیا بدانست شتێمانەمە دهان جار چوونە لەسەر سەدەکان بینیمانە ئیدارێکی باشیانەکەم بۆ ئیدارەی کردنی ئاو زۆر مهمە ئەمڕۆ لە سای ئەم زۆرۆفەی کە گۆرینی سەقا ینی تەغیرات المەناخ ئەمانە زۆر مهمە بە جدی بچینە ئەو ملەفە ئەو ملەفە سیاسی کراوە ئێمەش دەوێت بە سیاست بچینە ناو مەوزوعە ینی بە سیاست بچینە ناو مەوزوعە و سیاستەکەش ئەوەیە ئیتر ئەم ئاوەی کە ئەچی بە فیرۆ ئیتر نەیەڵین ئەو ئاوە بێتە وەرەقەی سیاسی بەدەستی حکومەتی هەرێم لە وەکو ئیشارەتمان پێەیە استیفادێکی باش لێ وەربگرێ و قازانجی وەربگرێ هەرچینە بێ وەکو تورکیا و ئێران ئێمە ببینە خاون خۆراکی خۆمان ئێمە وەرەقێکی زختی دەوروبەرمان لەسەر نەبێ بەیانی ئوردوگان ڕۆژێک لە ریفراندوم وتی قاپی ئەیگرم و تەواو خەڵکەکە ئەوەکە بۆ وامان لێبێت ئاومان هەیە خەڵکمان هەیە شتمان هەیە پارەمان هەیە دنیای شتمان هەیە ئیتر ئەگەر ینی باشترین وەخت ئەمەیە ئیستی ملەفی ئاو ینی نەوت کە فەشەری هێنا ئێمە ناتوانانی ملەفی ئیدارێکی باش و ملەفی نەفت بکەین با ئیدارێکی باش و ملەفی ئاو بکەن کە ئاو ژیانە و بەردەوامیە و نەوتیش ئەهێنێ ینی خۆ زۆر دەوڵەت هەیە ئاویان ئەوە تورکیا خۆی هەر جارێکی تر ئەڵێن تورکیا ناوتی نییە بەڵام بە ئەو 7 ملیۆن کەس ینی سیناعا و ینی پیشەسازی و هەموو شت ئەو ئەکە بۆیە ئەمڕۆ زۆر زۆرە ینی کە ڕۆژی ئاوە ئێمە لە کوردستان ینی وەکو بڵین
دەست پێش خەربین بۆ دروستکردنی بەندا و ئیدارەکی باشی ملەفی ئاو ئەوە نییە وەکو ئینشا هەر بڵێن دەوێ وابێ دەوێ وابێ بەکردەوەمان دەوێ ینی بە عمل دەوێ ئەو سەردەنە کە مۆزەکەرەی تەفەهم تەوقعکرایتر خەتۆی دووەم چییە خەتۆی سیەم چییە چۆن ئەبێ مدە چەنە مواسەفات چەنە چەند ئاو خەزر ئەەکە ینی تامان هەموو بەنداوێ هەموو ژیان ئینسانی زەرری هەیە و باشی هەیە ئینسان خۆ ئەوە نییە بەس ئەو بەنداوانە چەند زەرریان هەبێ ئەو نابێتە دە لە سا 5 لە سا لە بەرامبەر قازانج و استیفادێکە لەو بەنداوانە ئەبینی خاستەن وەکو پێم وتی زۆرۆفی ئەمروی کوردستان لە ینی بەرامبەر هەرێم ینی کە عێراق و دەوروبەری باشترین شت ئەوەیە ئەم بەنداوانە و زیاتریش دوسێ بەنداوی تریش ناتوانین ناویان زۆر بینین ینی دەوێت 4-5 بەنداوی تریش دروست بێت و ئیتر خەریکی بەنداو بین ینی وەکو تورکیا خەریکی بەنداو بین ئەم بەنداوانە هەمووی استیفادەکەی لە ماوەیەکی زۆر کەم بۆ حکومەت و بۆ خەڵک ئەگەڕێتەوە. بەڵێ ئەمە سەرنج و تێبینی جەناب تامزانم سەبارەت بە لێدانی بیر لە هەرمی کوردستان تا چەند گرنگیم بەم بابەتە دراوە لە هەمان کاتە لێدانی بیر دەبێتە قاڵبی پاراستنی سامانی ئاو. بەڵێ ئیتر من خۆم دا 12 ساڵ مدیری دایرەی ئاو بووم ینی ئاوی ژێرزەوی بووم بەڕاستی ئەو ختەشمەند وتمان و ئێستاش ئاڵێن و ئەمڕۆ ڕۆژی ئاویش هەر ئەو شیعارەیە ئاوی ژێرزەمین نابێ دەستکاری بکرێ ئیلە لە زڕورەت ئیلە لە حالەتی زۆرۆرەت کە دەیە گوندێک ئاویان نەبوو دوور بوون زۆر ژێدەریان مەسەرەن 10 کیلومتر 20 کیلومتر ناتوانێت ئاوی بۆ ڕای کێشی و مەزمون نییە ئەوسا ئیتر دیراسێکی جیۆلۆژی و جیۆفیزیایی بۆ بکرێت و ینی بیرێک بۆ هەڵکەنی ئەر نابێ ئیتر تۆ مەسەرەن زۆر شارمان هەیە ئاوەکە ینی بەتەنیشتی ئەڕوا و کابرا بیری لێ هەیە یعنی شتیوان نییە تۆ ئەو بیرانە مەسەرەن ئەو ئاوا ئاوی خۆت نییە ئاوی مستەقبەلە مناڵەکانی تۆیە نەوەکانی تۆیە ئیتر ئەم شتە نابێ ئێمە ئاوی ژێرزەمی زۆر زۆر دەوێت ینی لە احتیاج چونکە ئەمە دوایەوە ئەم بەنداوانە هەمووی ئەبێتە ئەگەر بۆ ئەو نەبوو ڕیچارجی ینی جارەکە دووبارە تەغزیە ئەکرێتی تر ئاوی ژێرزەوی کانیا ئاو هەمووی ئەڤژێنەوە ینی جارێکی تر ینی ئەم کانیا ئاوانە هەمووی جارێکی تر ینی ئەو ئەبنەوە بیرەکان ئێوە وتمان بێچاو نییە بەس ئێمە وەکو ئەهلی اختصاص ئەیزانین چەند ئەم بیرانە زەرەریان بووە چەند پیس بوون بەعزێکیانەوەەکە نزیکی شارن ینی زۆر ینی زۆر تەسیری بایۆلۆجی ینی تەرەوس پیسبوونی کیمیاوی و هەروە بەعزی جاری بایۆلۆجی بەعزاری فیزیاویش ئەوەی کە ئاوەکە سێرەی ڕەنگەکەی خراپ بووە ئەن معدەنی تایە ئەو پێڵێن هیوی میتالز زۆر معدانی تر سینەعات و پیشەسازی لە کوردستان زۆر بووە نە لە کوردستان لە هەموو عێراقا بۆیە ینی دوێنێ تەقریرێکی منەظەمە هیجرەی عالەمی ئەم خوێند کە چەند تەسیری خراپ ئاوەکەی ینی پیس بێ ئاوی سەرزەوی چەند تەسیر و تکارتێکردنی لەسەر ئاوی ژێرزەوی ئەکە بوو پیسبوون ینی ئیتر نابێت ئینسان ئاوی ژێرزەوی بەکاربیێنێ ینی بە ئارەزۆی خۆی ئیتر حەزی لێتی بیر هەڵکەنی و وەڵاوی خۆمە ئەمە ملکی عامە و ملکی خەڵکی ترە نابێت دەوێت تعلیماتەکە زۆر بەتوندی بێ ئیلا وەختی احتیاج خۆ ئاو بوو ئەوەیە تو کا بەکاربیێنی زۆر جار بە ئەڵێن فلانکەس ئاو بە فیرۆیە ئاو بوو ینی خۆی پاکەی ینی دەور و بەرد و ینی هەمووی پاکشکردنی شت پاکردنەوەی بە ئاو ئەکرێ بەس بە حکمە و بە تەسەڕوفێکی ڕێک و پێک ئەوە بەکاربێ تر ئاوی ژێرزەمی زۆر جار ئەڵێن کوردستان ئەمسا تەقریرێک دەرچوو بوو لە یونسکۆ وتبوو ئاوی ژێرزەوی لە کوردستان زۆرە و لە سەحرای غەربیشی زۆرە وایان لێکردوو کە عێراقی تر بەرەو بە بەکارینانی ئاوی ژێرزەوی چی لە سەحرا بچێت و لە منتەقەی نەجەف و سەماوە و چی لە کوردستان من ئەو شتە ڕەت ئەەکەمەوە پێم خۆش نییە خەڵکێک تەوجیه مام بکات و بەرەوە بچین بیر لێین لە جاتی دەهان ڕووبار و ئاومان هەیە و کانی ئاومان هەیە ئەو کانی ئاوانە و ئەو ڕووبارانە زۆر بە حکمە وەکو ئەو بەنداوانە لەسەر دروست بکرێت و ئەو خەزم کرێت و گلدانی ئاو بکەین و ئەمە بێتە باشترین شت بۆ ینی دەشوترێ کاک ڕەمەزان ئەو وڵاتەی سەرچاوی ئاویتیا بێت هێز و دەسەڵاتی باشتر هێز و دەسەڵاتی هەیە لە هەمان کادا دەکرێت پێداویستی خواستی هاوڵاتیان لە هەموو بوارەکان لە هەموو کردەکاندا بە تەواوەتی پڕ بکاتەوە ئەمە تواندراوە لە هەرێمی کوردستان؟ ئەکید ئەمە
اما والله لكل اواني او خطوي كحكومه هرم كردي زور يعني باشا يعني لوقت خويا ابو هرچنا متاخري شاب بلام زور باشا من زور دس خوشال ليا كان براستي بهم خوشام بنداوانه بكو بهم وتي چوارم بكنا چل بس استراتيجيەکان ناتوانێت بکی چل استراتیجیەکان ئەو شش حوت سەدی تر هەیە یعنی ئەتوانی بیکە وەکو کاسکێت ینی سەد بە دوای سەد لەسەر عینی ئاوەکە کە ئێستا زی گەورە ئەو سەدی منداوا لێ دروست ئەکرێ ئەمەی لە دۆک لەسەر خازر دروست ئەکرێ ئەوانەی ڕانیە و سلێمانی نێزەم لەسەر چ ئاوەکە بزەبت لەبیرم نەماوە بەڵام زۆر شتێکی پیرۆزە تو سەدی شەدەڵە دروستکەی دهان سەد و دهان ئەوە هەر هیچ نەبێت ئەو سەدانەی کە حکومەتی عێراق لە وەختی خۆیە کە ئێمە لە وەختی خۆیان لە ویزارەتی ڕێی عێراق بووین لە حەفتەکان و حەشتەکان ئەو سەدانەی کە دیراسەیان بکرەوە عەلەقەل حکومەتی هەرێم ئەو دیراسانە بینی و ئیعادەی نەزەری پێ بکە هەرچەنە ینی کەم بێ زیابێ ئیتر تەغیرێکی کەمیش تیابکەی بوو چکە ئێستا ئەوسا کە دیراست کرابوو زۆر گوند و شت و دیات شۆر کرابوو وانە بوو ئیتر ئێمە دەوێت ئەو سەدانە بە تەسمیمێکی جوان بگونجێ لەگەڵ بارودۆخی ئەمڕۆی کوردستانە ئەم سەدانە هەمووی ئیعادەی دیراسی بوو بکەوە شەریکاتی بۆ بینی و یعنی ئیعادەی تەسمیمی بکەوە و هەمووی دیراست کاملە ئیتر بەس ئیعادەی تەسمیمی بکەوە بزانی چەند ئەو ینی گڵدانی پێ ینی خەزنی پێەکەی و پێرپسەکەی چییە بەچوو بکارێنی ئەمە ئەو نەجات ئەبێ لە ئاوی ژێرزەوی بڵعکس ئاوی ژێرزەوی زەنگین ئەبێ دەوڵەوەن ئەبێ چونکە ئەوە لە ژێر عەرزە بازێک ئەچێتە ئەبێ دوای ئەوەش کە هەڵمەکەیەکەتە بەخۆر ئەبێ ینی جەوەکە ئەو نەخۆش ئەکە وای لێەکەی تر لە دەورەی هایدرۆلۆژی ئەم ئاوا ئیتر هەور و شت زۆر بێت لە کوردستانە دائیمەن یانێ هەورێک لەسەر سووریا بێ لەسەر ئۆردن بێ ئیتر بە ظروفی هایدرۆلۆژی هەمووی ئەو دەورەی هایدرۆلۆژی ئەو هەموو هەورانە یەنە سەر کوردستان چونکە تو زۆر مسەتەحاتی ئاوی هەیە و زۆر ئاوت هەیە ئیتر فرسەتی باران بارین و بەفربارینیش زۆر ئەبێ هەمووی سەوزاتی زۆر ئەبێ ژینگە خۆش ئەبێ فرسەتی بێکاری کەم ئەبێ زیراعەت ئەبێ مەرۆ ماڵات زۆر ئەبێ یعنی هەموو شت بەو ئاوەیەت خێر و بەرەکەتەکە ئیتر ئیدارەکی باش بۆ بکرێت ئیتر ئێمە ئیتر نەوت ئەمێتە شتێکی ینی وەکو بڵین اقتصادی دووەم بالعکس ینی بابە کوردستانەوە نییە خەلیج قەتەر بەو غازە و ئەبوو زەبی بەو نەوتە بەرەو زیراعەت ئەچنە بەو سەحرایە ئاواداری ئەەکەینەوە ئەکەن و ئیتر دارخورمای لێ ئەوەکەن ئێمە هەموو شتمان تا چەند گرنگە گەر پلانێکی دوورمەوەداش بێت هەنگاونان بۆ ئەمە بۆ پاراستنی سامانی ئەو دروستکردنی بەنجاوی تربوونی هەبێت ئەم هەنگاوە تا چەند گرنگە ئەم نەخشەکێشانە گەر لە ئێستاشەوە دەست پێ بکرێت تا چەند گرنگە بۆ داهاتوو بۆ ساڵانی تر بوونیان هەبێت لە ڕووی پاراستنی سامانی ئاوە هەر لە دروستکردنی ئەم پێنگا هەر ینی بەو ئیمزایە کە ئیمزای مزەکرەی تەفاهم کرا خەڵک ینی گەشە پێدانێک بە خەڵک کرا یعنی فرسە ئیش ئەبێ ئەم ئاوای تر بە فیرۆ ناچێ گوناحیشە ینی ناحیە شرع لە ناحیە مەبدە و منطقەوە ئەو هەموو بە فیرۆ ئەچێ و دوای لە هاوینەوەڵا ئەو نییە گوناحەت شارێک وەکو دەربەندی خان بەتەنی سەدێک بێت و بە ڕووبارێکی گەرەوە ئاوی نەبێ هەولێر زێی گەورە ئەچێ بەتەنیشتی مەسەلەن چەند گەرەک ئاوی نەبێ و هەموو شارەکانی کوردستان سیرەکەی لە هاوینە ینی چەند گەرەێکی لە چەند شارێک ئاویان هەیە بەڵام ئیدارەشی زۆر مهمە ئیدارە ئەوە نییە تۆ هەر شەبەکە بێنی و ئان بڵێ وەڵا نییە ئان ئیدارە ینی وەکو بڵێن ئیندیکێتەریان هەیە ئیندیکەتری ینی مؤشیراتی ئیدارە و کەمبوونی ئاو زیادبوون و تەوزیع و بەڵاوکردن هەمووی ئەمانە مجموعەی شتە ینی ناحیەی تەقەنی تەکنۆلۆژی ناحیە ئیدارە و قانون و سیستەم و ینی زۆر شت هەیە ئەمە دەوێت حکومەت ینی پێم خۆشە حکومەتی هەرێم دەست پێش خەر بێ بۆ دانانی مرکزێکی ینی بڵێن سنتەرێکی ینی نیشتیمانی بەڵێ زۆر سپاس بۆ کاک ڕەمەزان حەمزە پسپۆڕیواری ئەو جیۆلۆجی بەشێک ڕاستەخۆ لە